لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. مسلمانان ئیمانداران، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. داواکارین لە خوای تەبارەک و تەعالا تەمەنمان پڕ لە خێر و بەرەکەت کە ئەم ساڵی تازە کە هات بەسەرمانە و پێمان خستە ناوی خوای گەورە بە خێر و خۆشی بێنێ بەسەرمانە. دیارە ساڵی ڕابردوومان ڕۆشت، ساڵی داهاتوویش ئەوە ئێستا خوای تەبارەک و تەعالا تەمەنی پێبەخشین و ئێستا ئێمە لە ناو ساڵی نوێ و ساڵی تازاین. پێویستە چەند وەقفە و هەڵوێستەیەک بکەین لەسەر ساڵی ڕابردوو و ساڵی داهاتوو کە ئێستا لە بەردەممانایە. تەمەن دیارە ساڵی ڕابردوومان ئێمە بەڕێ کرد بە هەموو خۆشی و ناخۆشیێکیەوە، بە هەموو مەئسات و بە هەموو قەیران و بە هەموو دوژمنایەتی و بە هەموو ناڕەحەتیەکانیەوە، بە هەموو خۆشی و شادیەکانیشیوە. لە مەلەفی ئەعمالمانە زەبت کراوە و نووسراوە، چاک و خراپ، دۆستایەتی و عەداوەت، زەم و غەیبەت، کاری چاکە و خراپە هەمووی زەبت کراوە، هەمووی نووسراوە. و ساڵی نوێش کە ئێستا لە بەردەممانایە پێویستە من و تۆی مسلمان بیر بکەینەوە بە خۆمان نابچینەوە کە بزانین ساڵی ڕابردوومان چۆن بەڕێ کرد و ساڵی داهاتوویش چۆن ئیستیقبالەکەین و چۆن پێشوازی لێەکەین و چی بکەین تایە و ئەو هەڵانەی کەوا لە ساڵی ڕابردووە کردومانە لە ساڵی داهاتووە کە ئێستا ئێمەی تایە دووبارەی نەکەینەوە. ئەوەی کەوا زەرەر و کردمان هۆکارەکانی سەبەبەکانی بزانین، ئەوەی کەوا سوود و قازانج و کردمان برەوی پێ بدەین، تەرویجی پێ بدەین، ئەوەی عەمەل و کردەوەی چاکە بوو بەردەوام بین لەسەری. خۆشەویستان، خوای تەبارەک و تەعالا لە قورئانە کە باسی گۆڕانکاری شەو و ڕۆژمان بۆکە، باسی گۆڕانکاری مانگ و ساڵمان بۆکە، دەقە و سەعات و سانیەمان بۆکە، بەس بۆ ئەوەیە من و تۆی مسلمان بیر بکەینەوە و بە خۆمان نابچینەوە. لمن ئەراد ئەن یەذەکەڕ ئەو ئەراد شکوورا. خوا لە قورئانە فەرمێت يقلب الله الليل والنهار إن في ذلك لعبرة لأولي الأبصار وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا وهو الذي جعل الليل والنهار خلفة. خوای تبارك وتعالى ئەفەرمێ ئێمە ئەم شەو و ڕۆژەمان گەڕاندووە بە یەک لە دوای یەک، شەو دێت و دەڕوات. لمن أراد أن يذكر، ئەو کەسەی کەوا بۆ کەسەی کەوا بیەوێت بیر کاتەوە، تێبفکرێت، بزانێ بەڕاستی قودرەتی خوا، هێزی خوا، دەسەڵاتی خوا، توانای خوا چەندە بەهێزە. ئەمە لە قووەی کەسا نییە، لە قووەی بەشەرا نییە. ئەمە خوایەک عەزیم، زاتێکی کو ئەڵڵا لەم یەلید وەلەم یولەد، شەو و ڕۆژ دروستەکە، لەیل و نەهار هێنێت، دەقە و سەعات دروستەکە، گەرما و سەرما دروستەکە، باران دێنێ و دەیبا، سەوزی و شینی دێنێ و دەیبا. ئەمە قووە و هێزی پەروەردگارە. لمن ئەراد ئەن یەذەکەڕ ئەو ئەراد شکوورا، ئەوەی کەوا بیرەکاتەوە لە قودرەتی خوا و ئیرادەی شکر و سوپاسی پەروەردگاری دەکات لەسەر نیعمەتەکانی، نیعمەتی ئیمان، نیعمەتی ئیسلام، نیعمەتی لەشساغی، نیعمەتی عیزەت، نیعمەتی ئەمن و ئەمان، نیعمەتی ڕزق و ڕۆزی، هەموو نیعمەتەکانی پەروەردگار هێنێتە بەرچاوی خۆی. ئەم کەسەی کە ئەم دەسەڵاتی پەروەردگارە ئەبینێ، ئەم قووەی پەروەردگارە ئەبینێ، هێزی پەروەردگاری بۆ دەرەکەوێت،
ئەمانە هەمووی علامات و نیشانن لەسەر وەحدانەتی پەروەردگار. تۆی مسلمان لە کۆتایی و سەری ساڵە پێویستە ئاواتێ بفکرێت، نەک هەڵپەڕی و داپەڕی، نەک فەسادی بڵاوکەیتەوە، نەک عەرەق خۆیتەوە سەرگەرمکەی، نەک تاوان و مەعسیەت بکەی، نەک دەرزوەر نەگری لە ڕابردووت، نەک بۆ داهاتوت هیچ مستەقبەلێکت نەبێ، هیچ بەرنامەیەکت نەبێ. پێویستە هەڵوێستەی یەکەم ئێمە لەم ساڵی تازە ئەوەیە بیر بکەینەوە لە ساڵی ڕابردوومان و ئیستیقبالێکی باش پڕ لە ئیمان پلانی چاک بۆ ئەم ساڵی داهاتۆمان کە بتوانین لە ساڵی ڕابردوومان باشتر بین، چاکتر بین، چاکتر عیبادەتی خوا بکەین. خوای تبارك وتعالى كأفرمت يقلب الله الليل والنهار أفرمت إن في ذلك لعبرة لأولي الأبصار. أما براسي عبرة درس وانيتي بو أو كساني كوا براسي خاوني بينين، خاوني تيفكرين، خاوني عقل، ذوي الألباب جير تيجيشتون، نكوير بن لآستي نعمتكاني پروردگارا، نكوير بن لآستي دصلاتي پروردگارا، نك بڕوایان بەدە سەڵاتی پەروەردگار نەبێ، نەک حەقەتەکان نەبین و کوێر بن. ئەمە بۆ ئەو کەسانەیە کە بیرکەنە و تێفکرن، عەقڵ و ژیری خۆیان بەکار بێن کە خوا پێی یاون. ئەمە وەقفەی یەکەمە. ئەوەی کەوا کردومانە لە ساڵی ڕابردووە هەڵەیە دووبارەی نەکەینەوە. ئەوەی کەوا چاکەیە بەردەوام بین لەسەری خۆشەویستان. چونکە ئەگەر بیرکەینەوە زۆرێک لە دۆستان و ئەحباب و خۆشەویستانی ئێمە لەم ساڵی ڕابردووە وەفاتی کرد و ڕۆی. ئێستا لەژێر خاکایە، ئێستا لە مەیدانی پەروەردگارایە، ئێستا لە بەرزەخایە، چاوەڕێی ڕەحمەتی پەروەردگارە، چاوەڕێی دوعای خەیری من و تۆیە. بیرکەرەوە چەند دۆست ئەحباب و ئێستا خوا عاویزی لێ کردووی لەژێر خاکایە. دڵنیابە ئەمە ڕۆژێک بە ڕۆژان یەقەی تۆش ئەگرێت. کێ ئەڵێ ئەم ساڵ ئێمە تەواوەکەین؟ زۆر لە دۆستانمان بە ئومێدی چەند ساڵ ژیان بوو، بەڵام ئەم ساڵی بۆ تەواو نەکرا، وەفاتی فەرموو ئێستا لەژێر خاکایە. تۆی مسلمان و من و تۆی مسلمانیش ڕۆژێک لە ڕۆژان ئاوا بەڕاستی ئەگەر ناویشمان بمێنێ لەسەر ئەرزا، دۆستان و خۆشەویستان ئەگەر یادیشمان بکەن، وەک چۆن ئێستا چەندەها دۆست و خۆشەویستانی ئێمە وەفاتیان کردووە و لەوە چێتووە بە ساڵی بە خەیاڵتانەیە، بە مانگی بە خەیاڵتانەیە. خۆشەویستان، شاهی ڕۆم و خاکی عەجەم مڵکی تۆ بێ بە یەک عانە، عمری نوح و هێزی نمرود زێڕی تۆ بێ ئەو شاخانە، جەماڵی یوسفت هەبێ و دانایی لوقمانی حەکیم، شەرابی مەرگ هەر ئەنۆشی خانە و لانەت گۆڕستانە. خۆشەویستان، کەواتە بێت تۆ تێ بفکری ساڵی ڕابردوو چەند دۆستت لەدەستداوە، چیان لەگەڵ خۆیان نابرد، چیان پێشکەشی قیامەت و بەرزەخ کرد. تۆش ئەبێ لەوانەوە دەرزوەرگری. ئەگەر خەڵکان مردووانمان ئەهلی ئیمان نەبوو بن، خوا پەنامان با، ئەبێ تۆ لەو هەڵە ئێوانە دەرزوەرگری. ئەهلی فیسق و فوجور ببن، تۆ فیسق و فوجور نەکەی. ئەهلی ئیمان نەبوو بن، تۆ ئیمان بێنی. خۆشەویستان، السعید من اتعظ بغیره، بەختەوەر ئەو کەسەیەکەوە دەرز لە غەیری خۆی وەرگرێت. ئەوە عاقڵە، ئەوە ژیرە. ئەمە هەڵوێستەی یەکەمە لە کۆتایی ساڵا و لە ئیستیقبالی ساڵی تازە کە ئێمە ئێستا لە ساڵی تازاین. خۆشەویستان، با خۆمان بۆ ئەم ساڵ ئامادەکەین بە ئیمانێکی تۆکمەوە، بە عەمەلی چاکەوە، بە کاری باشەوە، هەڵەکانی ساڵی ڕابردوو دووبارە نەکەین. وەقفەی دووهەم عملی صالح و کردەوەی چاکە. ئەوەی وەفاتی فەرموو ئێستەم گرنگ ئەوەیە تۆ ماوی، خوای گەورە حیاتێکی پێ بەخشیوی، ئەمە نیعمەتی پەروەردگارە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت خەیر الناس من طال عمره وحسن عمله. ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشترینی خەڵکی ئەو کەسەیەکەوە بەڕاستی کردەوەی تەمەنی زۆر بێ و کردەوەی چاکەی زۆر بێ. خراپترینی خەڵکیش ئەوەیە کەوا تەمەنی زۆر بێ و کردەوەی چاکی کەم بێ و کردەوەی خراپی زۆر بێت. طەلحەی کوڕی عوبەیدوڵڵا ئەفەرمێت دوو پیاو هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، هەردووکیان ئیمانیان هێنا، مجاهید و تێکوەشەر، دانا و زانا و حەکیم.
زۆر جوهدیان نەکرد، زۆر عیبادەتیان نەکرد. یەکیان لە جیهادێکا شەهید بوو، چووە شوێنی حەقی خۆی. یەکیانی ماوە ساڵێک دوای ئەو وەفاتی فەرموو، ساڵێک دوای مجاهیدی یەکەم وەفاتی فەرموو. تەلحەی کوڕی عوبەیدوڵڵا ئەفەرمێت لە خەوا بینیم ئەزانم ئەوەی کەوا ساڵی دواتر وەفاتی کردووە، دووهەم کەسەکە کە لە دوای یەکەم وەفاتی فەرمووە، ئەزانم لە بەهەشتایە. ئەو ئیستیقبال لە یەکەمیش ئەکا و بانگی ئەکا بۆ بەهەشت. زۆر عەجیبم لێ هاو. باسم کرد بۆ هاوڵان ئەم خەوەم باس کرد، پێغەمبەری خوا گوێی لێ بوو، فەرمووی من ئەی ذالکە تعجبون، بەچی سەرتان سوڕ ئەمێنەیەوە؟ حەزەتی تەلحەی کوڕی عوبەیدوڵڵا فەرمووی یا ڕەسوول الله، چۆن سەرمان سوڕ نەمێنێ؟ کەسێک لە جیهادا شەهید بێ، کەسێک جوهد و ماندوونێکی زۆری بێ، دوای کەسێک بڕاتە بەهەشتەوە کە یەک ساڵ دوای ئەو وەفاتە. ئەو دوو نەفەرەی کە موسڵمان بوون ئیمانیان هێنا، یەکەمیان کە پیاوێکی مجاهید و تێکۆشە بوو وەفاتی فەرموو، لە دوای دووهەم چووەتە بەهەشتەوە. یەکەم کە وەفاتی فەرموو هێشتا نەچووەتە بەهەشت، دووهەم پێشوازی لەو کردووە. چۆن شتی وا ئەبێ یا ڕەسوول الله؟ پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەبێت لەبەر خاترەوەی ئەم یەک ساڵ لەو زیاتر تەمەنی کردووە. ئایا ساڵێک عیبادەت و نوێژی نەکردووە، ساڵێک جیهادی زیاتری نەکردووە، ساڵێک ڕەمەزانی نەگرتووە، ئیعتیکافی نەکردووە، سوجدەی زیاتری نەبردووە؟ بەلا یا ڕەسوول الله. بەڵێ پێغەمبەری خوا، پێغەمبەری خوا فەرمی دەی بەینی ئەم دوانە فما بەینەهما ئەبعەد مما بەینە السەماء والئەرض. بەینی ئەم دوانە ئەرز و ئاسمانە، دوورتر لە ئەرز و ئاسمان. یعنی ئینسان ئەگەر یەک ڕۆژ تەمەنی زیاتر بێت لە برایەکی موسڵمانی، سوجدەیە زیاتر بە، سوبحان الله زیاتر بکە، دڵنیابە لەو لە پێشترە. تەمەن بەدەست خوایە. بەڵام کاتێک کە تەمەنی تۆ درێژ بوو، ساڵە تری پێشکەش کردیتەوە، دەقە و سەعاتی تری پێشکەش کردیتەوە، وریابە بیقۆزەرەوە بە عیبادەت، لە تاوان و مەعسیەت و خراپە بەکاری مەیەنە. چونکە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەفەرمێت خير الناس من طال عمره وحسن عمله. باشترینی خەڵکی ئەوەیە کەوا تەمەنی درێژ بێت، کردەوەی چاکەی لەگەڵا بێ. مەفهوم مخالفەی عەجزەکە ئەوەی کەوا تەمەنی زۆر بێ، بەڵام کردەوەی چاکی کەم بێ، کردەوەی خراپی زۆر بێ. خوا پەنامان با. کەواتە وەقفەی دووەم کە ئەم ساڵ خوا داوەتی بە ئێمە ئاگادار بین، ئەمە نیعمەتێکی پەروەردگارە بەسەرمانەوە. وەک ئەرزم کردن لە وەقفەی یەکەمە بیر بکەینەوە، هەڵەکانی ساڵی ڕابردوو دووبار نەکەینەوە، و بۆ ساڵی داهاتوو کە ئێستا لە بەردەممانایە باشتر و چاکتر بەندایەتی بکەین، باشتر و چاکتر سەدەقە و خێر بکەین، باشتر و چاکتر تەسکیە خۆمان بکەین، باشتر و چاکتر دڵ و دەرومان ئارام بکەینەوە، باشتر و چاکتر دۆستایەتی و خۆشەویستی بەرپا بکەین، واز لە دژایەتی و حیقد و بغز و ئاژاوە و فیتنە و زەم و غەیبەت کە عالەمی فەوتاندووە، عالەمی تێکداوە بەسەرێکە، زەم و غەیبەت و بوهتان عەمەل و کردەوەکانی سووتاندووە. ئاگامان لە خۆمان بێت. لەم ساڵە باشتر و چاکتر بین خۆشەویستان. خوای تەبارەک وتەعالا بە پێغەمبەر ئەفەرمێت وەقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون وستردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون. ئەی پێغەمبەری خۆشەویست، پێیان بڵێ بەڕاستی خوای تەبارەک وتەعالا کردەوەکانی ئێوە ئەبینێ و زەبتی ئەکا و ئەینووسێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەیبینێت، خوا پیشانی ئەدات، مسلمانانی ئەهلی ئیمان و دین ئەیبینێت. حتا پێغەمبەر ئەفەرمێت باوکو دایک کە مردوون لە گۆڕەکە لە بەرزەخە بە عەمەلی چاکی منداڵان خۆشحاڵە بن، بە کردەوەی خراپیان بێتاقە دەبن، دوعایان بۆکەن لە قەبرەکەیشە ئەمە باوکو دایک ئەوەندە بەڕەحمن، خوایە ئەو مناڵەمان ئاوان نەکوشی لەسەر مەعسیەت و گوناه و تاوان، خوایە هیدایەتی ئەو مناڵەمان بە. ئەگە کردەوەی چاکی ئەوان خۆشحاڵە بن، بەرز ئەبنەوە، شاگەشکە ئەبن لە خۆشیە کە منداڵەکەیان کوڕەکەیان کچەکەیان سەدەقەی کردووە، کاری چاکی سوجدەی زیاتری بردووە، سوبحان الله زیاتری کردووە، ئیستیغفاری بۆ کردوون، دوعای بۆ کردوون، ئەوان بەڕاستی تاجە عیززەت دەبڕاتە سەریان، ئەوان خۆشحاڵەکەی. بۆیە خوا ئەفەرمێت ئەی پێغەمبەر پێیان بڵێ، پێیان ڕاگەێنە، خوا پێغەمبەر مسلمانانی ڕاستەقینە و ڕۆح پاک ئەهلی عیرفان خواناسانی ڕاستەقینە کردەوەکانی ئەوان ئەبینن،
با شەرمەزار نەبن لە قیامەتە، با ڕووزەردی ئەو خوا و پێغەمبەر و مسلمانان و ئیمانداران نەبن ئەگەڕنەوە حوزوری پەروەردگار. خوا لە هەموو شتێک ئاگاداریان نەکات. خوا ڕەقیبە بەسەرمانەوە خۆشەویستان. ئاگامان لە خۆمان بێ، ئاگامان لە کردەوەمان بێ. وەقفەی سێم ئەوەیەکەوە زۆر جارێ هەمومان ئەم گلێمان هەیە ئەڵۆین باشە بۆ ساڵ ئەوەندە زوو دێ و دەڕوا، مانگ زوو دێ و دەڕوا، هەفتە زوو دێ و دەڕوا. ئەمە نیشانەی ئاخر زەمانە، ئەمە نیشانەی ئاخر زەمانە. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی ئەفەرمێت بەڕاستی کاتێکەوە زەمن لە یەک نزیک بووە، بەرەکەت لە کاد و سادەکانە نەما، فەنتەزیروا الساعە، چاوەڕانی قیامەت کەن. بەڕاستی ئەوەی نیشانەی بچووکی قیامەتە کە پێغەمبەر ئاماژەی پێ کردووە هاتوو دەدی، بە چاوی خۆمان هەمووی ئەبینین، بە گوێی خۆمان ئەبیسین. پێغەمبەری خوا فەرمێت حەزەتی ئەبوی هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت لە حەدیثێکی صحیحە ئەفەرمێت پێغەمبەر فەرمی لا تقوم الساعة حتى يتقارب الزمان فتكون السنة كالشهر ويكون الشهر كالجمعة وتكون الجمعة كاليوم ويكون اليوم كالساعة وتكون الساعة كاحتراق السعفة والسعفة هي الخوصة. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم قیامەت الناس حتا زەمن لە یەک نزیک نەبێتەوە، حتا زەمن لە یەک نزیک نەبێتەوە. وای لێ تێ بڕاستی ساڵ وەکو مانگ وایە، مانگ وەکو جمعە وایە، وەکو هەفتە وایە، جمعە وەکو ڕۆژ وایە، ڕۆژ وەکو سەعات وایە، سەعات وەک ئەو وایەکەوە تۆ پووشێک ئاگر تێ بەردەی بیسووتێنێت. ئەمڕۆ ئەوەیە. جا عولەما لە معنای حەجزەکە زۆر قسەیان کردووە. هەندێکیان فەرموویانە وەکو ئیمامی نەوەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت مەبەستی پێغەمبەری خوا لەم فەرمایشتە المراد بقصره عدم البركة فيه وأن اليوم مثلا يصير الانتفاع به بقدر الانتفاع بالساعة الواحدة. أفهم بركة لكاتنا مني شنجاري باس ما كردو البركة جنود من جنود الله. سربازك لسربازي پروردگار بدا لتمن براسي پر صحة وعافية يكاد، بدا لمال زياد يكا، بدا لأولاد صالح يكا، بدا لولاد پر لأمن وأمان يكا، بدا لمال پر لخير وخوشي يكا. أما بركته بركة سربازي پروردگارة. إمامي نووي رضا رحمتي خواه لسه فهمت كبيغمبري خواه فرمت زمن ليك نزيك بيتوا يعني كاتا كان كورتا بيتوا يعني بشوازك كاتي خوي كبسالك بەساڵێک چۆن کار و کاسبی کراوە و بەرەکەت لە تەمەنیان نابووە، جاری وا هەیە بە 10 ساڵ ئەندازی ئەو ساڵە کار ناکرێت، یا مەسەلە بە ڕۆژێک تا ئێوارە ئەندازی سەعاتێکی ڕابردوو نییە، هەفتەیەک بەڕاستی وەک ڕۆژێک وایە لە چاو ڕابردووە، ینی بەرەکەت لە کاتا نامێنێت، بەرەکەت لە کاتا نامێنێت. ئەمە بەلای ئیمامی نەوەویە. بەلای عولەمانی ترەوە فەرموون مەبەست پێی زەمن نزیکە بێتەوە لەوەک هەر ئەوەیەکەوە وەک بەرەکەت نامێنێ بەڕاستی بە سورعەتی ئێڕوا بە سورعەتی تێئەپەڕێت. وەک ئەوەی هەر ئەمڕۆ جومعەیە سەیرەکەی ئەوەندە مازن جومعەکەی تر دێتەوە، ئەوەن مانگەکەی تر دێتەوە، ساڵ وەکو این دەڕوات. هەمومان ئەم حەقەتە ئەزانین. جا ئەمە نیشانەی ئاخر زەمانە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەمتانە بینی زیاتر و باشتر و چاکتر بە خۆتان نابچنەوە، زیاتر و باشتر و چاکتر عیبادەت بکەن و خۆتان بۆ ئەو قیامەتە ئامادەکەن کە بەڕاستی لا ڕەیبە فیه هیچ شک و گومانێکی تێدا نییە، کە هیچ شتێکیش نەجاتت نادا لەوێ، ڕزگارت ناکا، نە عەشرەت، نە باوک و دایک، نە ماڵ و منداڵ، نە سەرۆت و سامان، ئیلا ئیمان و دین، کردەوەی چاک. ئەگەر کەسێک ئەهلی ئیمان و دین بێت دوعای ئەولاد و دۆست و عباوی پێ ئێگات، بەڵام کەسێک کە ئەهلی ئیمان و دین نەبێ هەر قورئانەکەی خرە ناو کفنەکەی و ئیسفادەی پێ ناکات، مادەم ئەهلی ئیمانی. چونکە وا فەرمێت والعەصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. خوا بڕێت و حەسری کردووە. ئیمان شەرتی ئەساسە، کەواتە تۆ ئیماندار ئەگەر وردە گوناهێکیش هەبێ بە دوعای منداڵەکانت، بە دوعای دۆستانت، بە دوعای خێرخوازان، بە دوعای مسلمانان کە لە قورئان ئاماژەی پێکراوە کە مسلمانان کاتێک خوایە لە ئێمە و لە مسلمانانی ڕابردوومان خۆشبی، خوا بەڕاستی لیان خۆشە بێت. ئەو باوکو دایکانەی کە پێغەمبەری خوا فەرمێت
کە لە ڕۆژی قیامەتە خوا مەلەفی ئەعمالەدا بەدەستیانەوە سەیرەکەن بەڕاستی شتێکی وای تیانی ئەوان کردن کە قابل ئەم قەسرە بێ، قابل ئەم باشتە و ناز و نیعمەتە بێ. خوایە ئێمە ئەمەمان نەکردو تو ئەم ناز و نیعمەتەوە داوە بە ئێمە، ئەم پلەیەم بۆ بەردەوە فەرمێتی پەروەردگار ئەفەرمێت ئەمە ئەزان بەهۆی چی وەیە؟ خوایە بەس تۆ خۆت ئەزانی، ئێمە چوو زانین، ئێمە نەمان کردو ئەم کارانە. خوای تەبارەک پیانە فەرمێت بەهۆی دوعای منداڵەکەتەوە ئیستیغفاری وەلەدیکە لەک، ئەو منداڵەکە داوای لێ خۆشبوونی بۆی خوایە لە باوکو و دایکم خۆش بە، خوایە ڕەحمە باوکو و دایکم کە. باوکی دایکی مادەم ئەهلی ئیمان بووە، خوا ئەو دوعای منداڵە ساڵحە قبوڵەکە پلەی ئەو باوکو و دایکەوە بەرزەکاتەوە. بۆ یەکەی مەڵێ ئیسفادەی لێ ناکات، کافر ئیسفادە لە عملی زندوو ناکات، کافر و بێدین و ملحید و ئەمانە ئیستیفادە لە دوعای مسلمانانی زندوو ناکەن. ئەینا مسلمانانی ئەهلی ئیمانی مردوو بەڕاستی ئیستیفادە و سوود دەکەن لە دوعای قەوم و دۆست و مسلمانانی تر. خۆشەویستان، هەڵوێستەیەکی تر ئەوەیە کەوا ئێمە پێویستە ئەوە بزانین ئەو هەموو ناڕەحەتی و ناخۆشیە کە لەم ساڵی ڕابردووە هات، ئەزانن هۆکارەکەی کە ئاماژەمان پێکردووە تاوانی دەستی خۆمانە وەخوا عەفویشی داوە لە زۆربەی. پێویستە کارێک نەکەین غەزەبی خوا زیاتر بێت لە سەرمان بەهۆی تاوانی زیاترمانەوە. بەڵام زۆر بەداخەوە ئێمە ساڵی ڕابردوو هەر چەند هەفتەیەک پێش ئەوەی کەوا سەری ساڵی تازە بێ لە هەولێرە خەڵکێک لافاو لێیدا، خەڵک زەرەری لێکەوت، مناڵی مرجەکی سوتا، زەرەری مادی و معنەوی، ترسێکی پەروەردگار. ئەمانە هەمووی سەربازی پەروەردگارن بۆ ئەوەی کە ئەمە بترسین بە خۆمان بچینەوە. بەڵام بەداخەوە هەر لە سەری ساڵ لە شاری هەولێرە لە شاری سلێمانیە ئەو فەسادەی بە چاوی خۆمان ئەبینین بیستومانە. بەڕاستی هەی مسلمانان ئیمانداران، هەی دەسەڵاتدار، لەخوا بترسن تاکەی لەخوا ناترسن. ئەو هەموو فەسادەکەی ناوتانە وڵاتەوە، وڵات ئاوا وێران بووە، گەنجی وڵات ئاوا وێرانەکەن، قوربەسەریەکەن، چۆن جوابی خوا دەنەوە، چۆن جوابی ئەو میلەتە دەنەوە. ئەو میلەتە ئاوا بەرەو فەساد بەرن، گەنجی ئەو میلەتە ئاوا بەرەو فەساد بەرن، گەنجێک کە نەتوانێت دیفاع لە خاک وڵات و نیشتمانکە بەهۆی فەسادیەوە، بەهۆی حوبی فەسادیەوە، بەهۆی حوبی شەهەواتەوە. زەرەری خۆتان وەک زەرەری دینی تایە، زەرەری وڵاتی تایە، زەرەری نیشتمانی تایە کە تۆ ئەم دەعارە و ڕاقی سێنیتە وڵاتەوە، خەڵکی بەڕاستی چاوەڕێی سەعادی سفر بکە و عەرەق خوادە و تاوان بکە و مەعسیەت بکە. ئەمە ناوێنەی پێشکەوتن، ناوێنەی سەقافەت، ناوێنەی تێگەیشتن، ناوێنەی عیلم و سەقافەت. ئەمە وەڵڵاهی لە دنیا و لە قیامەتە خوا پرسیارتان لێکە. یا ڕەبی خوای گەورە لێمان خۆش بێ، خوا لێمان ڕازی بێ، خوا بەهۆی تاوانی تاوانکارانەوە غەزەبی زیاترمان لێ نەگرێ، خوا بەهۆی تاوانی تاوانباران و وڵاتمان زیاتر وێران نەکا، خوا بەهۆی تاوانی خۆمان و ئەوانش کەوا تاوانبارن خوایە غەزەبی زیاترمان لێ نەگری، خوایە لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە، خوایە بە ئیمان و بمانژێنە، خوایە بە ئیمان و بمانبێنە، خوایە بە ئیمان و زیندومان کەرەوە. یا ربی خوای گیان لە گوناهەکانی ڕابردوومان هەمووی خۆش بە، لە گوناهی ڕابردوومان هەمووی خۆش بە پەروەردگارە، لە گەورە و لە بچووکی، لە